ئێمە وەکو هۆبەی دارستان و پاوانی سیدەکان 35 زۆنم زەویمان هەیە ڕۆژانە هەر کارێکی پێویست بیتن ئێمە دەیکەین ئەجا لە گەڕادۆن لێدان بیت قۆرت لێدان بیتن نەمام چاندن بیتن و ساڵانەش ئێمە نزیکەی 1000 نەمامی لە نەمامگەی بەرزێوە دینین دەگوازینەوە بۆ قەزای سیدەکان لێرانە لە هۆبەی دارستان و پاوانی سیدەکان دەچینین. نزیکەی 10,000 نەمامان چاندووە لێرانە تقریبەن 5,000 زیاتریشمان دایتە دام و دەستگایەکان لەو 10,000 لێرانە کە ئێمە چاندیتمان هەر ناوە سنۆبەرە ناوی سنۆبەرەکانیش فزیە سۆیانە زاویتەیە ئامودیە و لەگەڵ بەشێکی شتووە بەشێک باویەیە بەشێک قەزوانە بەشێک دارمازیە بەڕووە زۆریشمان بەخشیە بە دام و دەستگایەکان مزگەوتەکان قوتابخانەکان خەڵک لە خۆی بردیە چاندیتی لە جادەکان هەر شوێنێکی پێویست بوو بیتن ئێمە دارمان پێداون. ساڵانە لە وەرزی پاییز دەست بە نەمام چاندن دەکەین و لەگەڵ وەرزی بەهار ساڵانە نزیکەی 1000 نەمامی دینین لۆ چاندن لەگەڵ قایمەتی قەزای سیدەکان و دام و دەستگای حزبی و حکمی و پێشمەرگە و ڕێکخراوە جەماوەریەکان ئێمە ڕێکخراوەکان هەمویان ئامادە دەبن و لێرانە لە نەمام چاندن بە تایبەتیش بە زۆری لە بۆنەکان. ساڵانە لە وەرزی بەهار بە تایبەتی ئاگربڕی چادەکەین بە شۆفەر و بندۆزەر لەبەر ئەوەی لە وەرزی هاوین خوا نەخواستە ئاگرێکی لە ناکاو بەربیتێ. دارستانی دەستکردی قەزای سیدەکان تەمەنی 20 ساڵە تاکو ئێستا خەڵک زۆر حەزی پێیە دێتە ناوێ ڕسم و تشتی لە ناو دەگریتن پیاسی لە ناو دەکاتن سەردانی دەکاتن پێیان تشتێکی زۆر جوان و ڕێک و پێکە خەڵک حەزی لێ و ئارەزوویتی دائیمەن پڕی ناو خەڵک دەبیتن. شاخ بوو کەس باوەڕی نەدەکرد ئێرانە داری لێ بیتێ ئێستا ماشەڵڵا هەموو بوویتە دارستانێکی دەستکرد جوان سیمایکی جوانی بە قەزای سیدەکان بەخشیە خەڵکەکە زۆر دڵ پێخۆشە. دارستانی دەستکردی سیدەکان تەواو بووە شوێنمان نەماوە چیتر داری لێ بچینین داوا لە لایەنی پەیوەنددار دەکەم شوێنێکی ترمان بۆ دەستنیشان بکەن باوەکو ئەم گردانە نەمامی لێ بچینین ڕێژەی سەوزایی لە قەزای سیدەکان زیادی بکەین.